بینرین هجا خوشتوی صلاف وبن و جاری جید گل وداینه بو پیشکشکرنا خلک کادیل برنامه کردی قدرا تاکو نتوی قدر او پیوا برنیاسا کو زورترین پیف اتهتا گوتن السر زارما وک تاکو وکو بله کشو گرفت اتوی چنده دایه دما اتسرد کوین دما خوشیات بین بو خود خو اتزورینین بله دما توشی شکستو خلطیو تاوانو گنهان بین ددینا پال قدرو خو به تاوان در تخینو قلم دین ات اوی خلقا برنامه بکردی دا دی تیش که اخینا سر مجارا قدرل سر آست تاکی اول سر آست کوی کا چوا قرآن پیروس بحثا چمکه قدری کریو چوا پیغمبر درودت خود سربن بحثا و مجاری کریو هر وصا جواتا زانا و عارفین کرد چوا بحثا و مسئله کریو دیسان مدوید بزانین ام و کرد چوا سردریه ادگل چمکه قدری بکین سر آست تاکو جماعی زور بخیر بی مامستا ایجا مامستا اگر بین سر مجارا خو مجارا قدره که زورترین پیوت هیتا بکار اینان هر گرفتک یان هر تشتک جیانا مدا بهتا کرن امهانا خو بقدرت بین بیجین ماني قدر من يهو صابوية أم وقال كرد قدر ما يهو صابوية لو رمضتن أم بوردي بشينت ناف قرآن بيروز ده وبزانين أري قرآن بيروز شوا بحث الشمك قدري كريو وشوا بمهاتي شروع كرن وبحث كرن بنا يخوي بخشن دي مهربان القرآن ده وهات وتباس كردن قدر هرشتك بله هر داوي هرشتك إرادي توي تيدا نبو دستي توي تيدا نبو بيدا قتري قدر بله بەڵام لەسەر ئەم قەدەرە هیچ محاسبە ناکری چونکە دەستی تۆی تێدا نەبووە گەورەترین قەدەر لە ژیانی هەر ئینسانێکا چییە وجودەکەیەتی یعنی ئێستا من و تۆ هەر ئینسانێکی تر لەم 7 ملیارە هەبوونە هەین هیچمان پرسمان پێ نەکراوە کە هاتووینە یعنی ئێمە پرسمان پێ نەکراوە و کەس ئێرادەی وەرنەگرتوین دێ یان نایە يعني بوني خۆمان قەدەرە لەم کەواتە دوی دەمەیدا دێ پرس و محاسبە سەرچی هێتەکردن لەسەر ئەوەی چ دەکەین لەم دنیاە کەواتە ئەتوانێت چ بڵێ قەدەر گشت ئەو تشتانەیە کە ئیرادەی تۆی تێدا نییە ئیرادەی تۆ نەبوو کە بیتە بوون هاتی ئیرادەی تۆ نییە کە دایک و باوکی تۆ بێ دەستی تۆ تێدانە ئەمانە هەموو قەدەری تۆن بەس تۆ چۆن تەعامل چۆن مامەڵە دەکەی لەگەڵ ئەم قەدەرە لەگەڵ ئەم سوئالە لەسەر جواب محاسبه هەیە نە لەسەر سوئال جوانە بەلێ وێ چەندیش بیر نەکەین مامۆستای بەڕێز چەندین تکست بە هەنە تایبەتیت ناوە حەدیثên پیرۆزدا کە بەحسا دانانا قەدەری کردیە بکەتبی رزقه وعمله شقی أو سعید ئەدێنە سەری کەواتە مەسئلەی قەدەر ئەگەر بتەوێت زۆر بە جوانی کورتی کەیتەوە قەدەر بریتە لە سوئالی خوددا هیچ هەرچی لە ژیانی تۆ ڕوودەدا سوئالە تۆ ئێستا لە ماڵ دەرچووی ئەم بەیانیە کە دەرچووی هەتا ئێستا زۆر کەست بینیە و بەبێ مەوعید هیچ دەستت نییە هەنی تۆ حەزت کردیان بینی نە دەتزانی دەیان بینی نە کە بە ئۆتۆمبیلەکەی خۆت دەڕۆیتە سەر شەقام لەو دەقەیە تۆ ئەو کەسەی پێشی خۆت هەڵنەبژاردووە کە سایقێکی خراپە تۆ ئەو سایقی پشتی خۆشت هەڵنەبژاردووە کە سایقێکی باشە بۆ نمونە ئەو خراپە هەڵسو کەوتێک دەکە ئەوە بوو بە سوئال بۆ تۆ قەدەرە بۆ تۆ ئەو چونکە ئەو هەڵسو کەوتە ناشرینەی کرد هۆڕنێکی بۆ تۆ لێدا تۆ دەستی تۆ لە من نییە بەس تۆ چۆن مامەڵە دەکەی لەگەڵ ئەو ڕووداوە لەسەر ئەوە خوددا حیسابمان لەگەڵ دەکە کەواتە ڕووداوەکانی دنیا کە لە دەستی ئێمەدا نییە سوئالێکە خوددا لە ئێمەی دەپرسێ لەسەر سوئالەکە وەکو مەکتەب لەسەر سوئال محاسبەی قوتابی ناکرێت لەسەر وەڵامەکەی محاسبە دەکرێت کەواتە ئەم دنیایی کە ئێمە تێدا دەژین ڕووداوێکی تێدایە بە دەستی خۆمانە ڕووداویشی تێدایە لە دەستی ئێمەدا نییە ئەوەی لە دەستی خۆمانە محاسبەین ئەوەی لە دەستی خۆمان نییە سوئالێکە بۆ ئێمە دێتە سوئالکردن وەکو سوئالێک وایە لە ئێمەی دەکا چونکە وەکو گوتم تۆ بەڕێی خۆتا دەڕۆی یەکێک جوێنت پێ دەدا تۆ حەزت نەدەکرد ئەم شتە ڕوو بدە بەس ئەمە بەنسبەتی تۆ سوئالە بەنسبەتی تۆ بوو بە قەدەرێک بۆ تۆ چونکە دەستی تۆ تێدانی ئەم برادەرە چی بوو لێرەوە پەیدا بوو جوێن بە من دەدا ئەو کات تۆ چ دەکەی جوێن دەدەی نصیحەتی دەکەی چۆن وەڵام کاربداناتە دیت چه شێواز بیت مەبەست ئەمە هێ بڵێ کەواتە خوددا ئێمەی دروست کرد محاسبەمان ناکە بڵێ ئەرە تۆ بۆچی هەبووی بەس پێمان دەڵێت چیت کرد لا تەزول قەدەم عەبد یوم القیامەة ئینسان لە ڕۆژی قیامەتدا چوار پرسیارەکەی لێکرێ وانە ئەم تەمەنەی کە هەدبوو چیت لێ کرد ئەو پارەی کە هەدبوو چیت لێ کرد دەبینی
پرسیار لەسەر بەلێگە سەحکەینە جیهانە قورآانی کە پرسیارەمەژی هەل دوور قورآانەیە قورآانە پیرروز بێژیتن ئینا خەلقنا كل شيء بقدر يعني بچی يعني هەموو شتێک بە میزانە وكل شيء عنده بمقدار ئەوە جیایە لەو باسە کەواتە خوددا دوو قەدەری هەیە قەدەری تەکوینی هەیە قەدەری شەرعی هەیە قەدەری تەکوینی نایەتە گۆڕین ئەم کەون و ئەرز و ئاسمان و بوونەوەرەی کەوا ئێمە هەمووی نازانین ئەمە هەمووی بە قەدەر و هەمووی بە میقدار و بە تەقدیر کەونی دروستی کردووە خوددا لە ئێمە ناپرسێ خوددا ئەو شتە لە ئێمە ناپرسێ قەدەری شەرعیەکەی ئەوەیە کە دێتە ڕێگەی ئێمە دەتوانین بەرسب و وەڵاممان هەبێ جا بۆ ئەوەی ئینسان خۆی نەدزێتەوە لە ئەوڵی خەڵقیشەوە ئەم شتە هەبووە یعنی خوددا دەفەرمێ سکڕنوش برن بۆ ئادەم یعنی بە معنای تعزیم بە معنای ڕێزدێگرتن نە بە معنای عیبادەت باشە ئێدەبینی ئیبلیس چی دەڵێ خەلقتەنی من نار وخەلقتەه من طین من ئاگرم ئەو قوڕە یعنی من مهمترم یعنی کەواتە بە ئیرادەی خۆی سوژدەی بۆ نابە پشتی ئەوە چی دەڵێ ئەم کارە چی لێ دەکا دەڵێ ڕەبی بیما ئەغوەیتەنی دەڵێ خوددای تۆ خۆت منت گومڕا کرد خۆی وای کرد کەواتە ئەمە لە سەرەتاکانی مرۆڤایەتیەوە ئەوە دێت کە ئینسان کار و کردەوە خراپەکانی خۆی خاتە پاڵی قەدەر وانە قەدەر سوالێکە وەڵامەکەیە ئەو سوالەی کە تۆ وەکو مامۆستا تۆ مامۆستای ئەو سوالەی تۆ لە ئیمتیحان داوتە بە قوتابیەکانت بە چل ڕەنگە چەند شوعبەیە بن زیاتر خۆتە زانی چەند قوتابیت هەیە چۆن وە بەرسف دەدەن وانە تۆ لەسەر سوالەکە محاسبەی ناکەی ئەو سوالە بۆ هاتووە لەسەر بەرسف و وەڵامەکە محاسبەیان دەکەی کەواتە هەندێک دەڵێن ئەوە قەدەر بوو نەیخوێندووە ئەو سوالەی نەخوێندووە نەتیجە نایزانێت کەواتە ئەگەر ئەف بەشەمە لێ بەرەدەریکوان بێژین ینی محاسبەکردن سەردەری و کارڤدانە مرۆڤیە ئەرێدی تشتێک بینیت ناوی قەدەرێ بژلی قەدەرە کەونی بەڵێ مثلا سيقول الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا يعني هەندێک لە بێباوەڕان دەڵێن وڵی خوا خۆی بیویستانە ئێمە بێباوەڕە بووین نە باوشی ئێمەش بێباوەڕە بوو یا خوددا دەفەرموێ كذلك كذب الذين من قبلهم بەڵێ وە درۆیەکە ئەوان دەیکەن و پێشی ئەوانش ئەو درۆیە کراوە کەواتە خوددا وەکو وتم لە قورئاندا یعنی ئەبێ قورئان هەمووی بەیەکەوە وەرگری ئاەتێکی لێ وەرگری تێکەچێ ئەگە یەک ئاەت وەرگری بڵێ خوا فەرمووی یهدی من یشاء ويضل من يشاء ئەوها وەریگری دەڵێ ئەوە خوددا خۆی هیدایەتی ئەویدا و ئەویشی گومڕا کرد نابێ محاسبەیان کە ئەو کاتە ئەی بۆ محاسبەیان دەکا کەواتە ئەوە وانە بوو یهدی من یشاء خوددا هیدایەتی ئەو کەسە دەکا کە خۆی هیدایەتی دەوێ بە دەگەڕێ بەدوێ بەلێ شەهرەزایت قورئانە پیرروز دەبیت مامۆستا ڕەنگە پرسیارە دروست ببیتن کە هەمان ئاەتەکە دیتر تەئکیدی لێ چەندێت کەتن وەلەو شاء ربک لآمن من في الأرض كلهم جميعا بەڵێ ڕاستە کەواتە خوددا نایەوێ زۆر لە خەڵک بکە ئەگەر خوددا بیویستایە هەموو دنیا مسڵمان بێ دەیکرد بەلەویستە خودێ ئەو چەندینەکۆن ببینە باوەڕدار نە ئەو ئەڵێ اختیارم داوەتە دەستی خۆتان دەیکەن یان نیکەن چونکە مادام ئێمە بە چ دەزانین کەی دەزانی قەدەر هەیە یان نییە ئەو کاتێک کە محاسبە لەسەر شتێک هەبێ قەدەر نییە ئەوە ئیشی تۆیە کەی محاسبە نەبوو ئەو شتە پێی دەگوترێ قەدەر ئەرێ خوددا لەسەر قەتل و زینا و شتی خراپ و ئەمانە محاسبەمان دەکا یان نیکە دەیکە بۆ دەیکا کەواتەوە کاری ئێمە هەڵی دەبژێرین ئەو کارە خراپەیە ئەو کارە باشە کە دەیکەین کەواتە نەها کەسێکە بێنوکە گوهداریامەت کەتن ئەلکترۆنپێ لە خوسیار ببیت و باژارێکی بۆ باژارێکێتی تر و ساراوی ڕێکی قولپی ئەوە چتە ژێر قەدەرێدا نە ئەو کاتە دەبێ بپرسین سیارەکەی پشتی ئەو بۆچی قڵب نەبوو سیارەکەی پێشی ئەو بۆچی وانە بوو وەڵام ئەوە کەوی قەدەراوی ئەفندە بوو نە وەڵام ئەوەیە کەوا سێ هۆکار هەیە ڕێگا تاسەکان مەسەن ئەو هینانە سیارەکەی هەر سیانەی نەکردووە هیچی لێ نەکردووە سیارەکەی خراپە خۆی سیاقەت نازانێ خۆی لەو دقەیە مۆبایلی دەرکردووە خۆی لەو دقەیە فکری ڕۆی لەو دقەیە داڵغەی لێداوە دەبینی کەواتە هۆکارەکانی حەوادیسی مرور یان ڕێگەیە یان هەرسێکێتی یان سیارەکەیە یان شۆفێرەکەیە ئەف قسەمای کوردەوەری چل سەرگردێکوان بیژنێ ڕسقەوی تەمام بوو ئەمانە هەمووی ئەگەر وابێ پێغەمبەر درودی خوای لەسەر بۆچی فەرمووی کار بکەن بۆچی فەرمووی بچن بۆ ئیشکردن بۆچی خوددا فەرمووی وەقول اعملوا وانە کەواتە ئەمانە هەمووی بە تەنیا وەریگری تێکەچێ ئەگە بڵێ إن الله يهدي من يشاء ويضل من يشاء ئاوا تەفسیریکەی خوددا خۆی وا دەکات دەبێ محاسبەیان نەکا مادام محاسبەیان دەکا کەواتە ئێمین خوددا دەفەرمێ ئاەتێکی دی والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا بێت تۆ هەوڵ دەی ماندووبی دەگەڕێی بە دوای ڕاستی دەدۆزیتەوە کەواتە لێرەوە بۆ دەرەکەی خوددا دەفەرمێ وهديناه النجدين ئێمە هیچمان نەکردووە ئینسانمان دروست کرد ئەوە قەدەرێتی کە دروستمان کرد
اینجا دوو ڕێگەما خستۆتە بەردەمی خۆی کامی هەڵدەبژێرە و کامی هەڵنابژێری ئەو جا خوددا فەرمووی والذین جاهدوا فينا لنهدينهم سبلنا ئەم ئینسانە کە هەوڵەدا بە دوای ڕاستیەکاندا دەگەڕێ دەگا بەڕاستی ئەوی دیکە کە هەوڵ نادا و نایە بگا بەڕاستی ناگا بەڕاستی کەواتە لێرەوە بۆ دەردەکەوێت مەسئلەیەکی قەدیم هەیە کە دەڵێ وقالوا لو شاء الرحمن ما عبدناهم خدا دەفەرمێ ما لهم بذلك من علم يعني زۆر ئاسانە مەسئلەی قەدەر زۆر ئاسانە ئاسانەکەی چییە؟ قەدەر بریتیە لەو پرسیارانەی کە دێتە ڕێگەمان خدا لەسەر وەڵامەکە محاسبەمان دەکات لەسەر سوالەکە نایکە لەسەر سوالەکە نایکە یعنی تۆ لە ساتە وەختێکە کە ئەچیتە جادەیەکەوە وەکو گوتم لەو جادەیە پیاوێک دانیشتووە فەقیرە پێویستی بەڕاستی هەژارە پێویستی بە یارمەتیە 100 کەس پێشی تۆ تێپەڕە بێ کەس ئەو بەرسفی خوددایە تۆ ئێستا کە دەچێ بازار تۆ نازانی فەقیرێک لە دێتە ڕێگەت دانیشتووە لە سوچێکە هات ڕەنگە پێشی تۆ دوای تۆ 100 کەس تێپەڕ بێ کەس یارمەتی نەدا ئەوە سوالێک بوو هەموو تای فاشیل بوون تۆ کە یارمەتیتدا مستحقی یارمەتیە تۆ لەو سوالە ناجح بووی بەلەگەڵێک جۆران بژنی خودت بۆ من فەڕی کردی ئەوە ڕاستە کەواتە خدا هەمووی بۆ ئێمە کردووە بە سوال بۆیە خدا دەفەرمێ وجعلنا بعضكم لبعض فتنة هەندێکتان دەکەین بە ئیختیبار و ئیمتیحان بۆ ئەوی تر دەستێتت خۆش مامۆستا دیسان مەدوێتن ئەم vê پرسیارەیە ئاراستەی بینەرین بەڕێژی بکەین ئەوێت پرسیار لە هاتی ئاراستەکردن ئەم چاوە ئەت قەزا و قەدەرێ تێگەهشتینە و هەرسەنگاندنەمە بوو قەزا و قەدەرێ چاوایە فەرمان يعني بەڵێم چیرانێ هەندێک لێ تەفسیر ناکرێ کە تەفسیر ناکرێ ئەو شتێنە پاڵن قەزا و قەدەرە خو قضاء وقدر نوف ركنة إسلام يجا ونوف شريعة الإسلام يجا قدرك خذ تعالى أبو بشري تنيدن بس قضاء وقدر كونوكا قال خلق مثلا تشد كان قضاء وقدر من بخورة ياخذ قضاء وقدر يعني تو خلاتيك بكيان تو تشتكي ببرنامج بكي تو ببلام بكي بجني ولا قضاء وقدر باور قضاء وقدر هي بس شيء يساك كاتو الري قضاء وقدر شيء نعي لا هنيكاتا بس زميك يا ملتي كل بسريات وقضاء وقدر نية ما ملت وياقا طبعا قضاء وقدر موجي بسلمان مخرا باوريكا مكما بهي هر تشتدي تريام روفا تفياتو ايمان بها بيت بس نابيتش مثلا تو دست خوباوي تشتكي زوري خطر كو ترس سجياناتو هابيت طبعا تدلو حالة هي دي خليك لو مالتو كدبن بو مثلا افتشتي خرته او كرديا افناس قال بقضاء وقدر زورنا والله قضاء وقدر نازانم بلم خوشم ليت انا قضاء وقدر شي اولين شلون يعني قضاء وقدر ليتي درباره قضا و قدر الديف بوچونا من وسط اجتماع که هر تشتكي كو العرض عثمان ردت خود تعالى بي اقداره بس بلا کی دیگه و از هموش تکی قضا و قدر نبینم دیدنا من قضا و قدر تشتكي که خداییه و یه های و مباریه های و اسلام دگلک اماجا پیدای دەستێت خۆش بن بۆ بەشداریاوە و ئاخفتنێتوە جوان و جێ خودا و سەنگین بوون هەر بژین زۆر سپاس بووە مامۆستێژە مە چاوە بەحسا قورئانە پیرۆز کرد کە قورئانێ چاوە بەحسا قەدەرێ کردیا و چ شێواز بوومەدایە خۆیاکردن نەها مەدوێتن بچینە دەف پێغەمبەری درودێت خودی لەسەر بن کە چاوەوی بەحسا قەدەرێ کردیا و چش مەڕە گوتیا و شروعکردنەوەی چاوە بۆ قەدەر پێغەمبەر درودی خوای لەسەر کە فەرمووی لا يرد القدر إلا الدعاء معنای چییە؟ معنای قەدەر دێتە گۆڕین معنای قەدەر وتمان چییە؟ پرسیارە قەدەر ئەو ڕوودا و پرسیارانەیە کە بە دڵنیایی 100% خوددا دەزانێ کە دەستی خۆمانی تێدا نەبوو بێ ڕوویدا بێ نەک خۆمان پشتی خراپ بکەین و بیدەینە پاڵی خوا نەئاوە ئەو شتانەی کە دەستی ئێمەی تێدا نیە و ڕوو دەدەن پرسیارێکە بۆ ئێمە قەدەرێکە بۆ ئێمە خوددا لەسەر وەڵامەکەی پرسیار لە ئێمە دەکە بۆیە پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر لا يرد القدر إلا الدعاء معنای وایە قەدەر دێتە گۆڕین ئەمە خۆ قسەی پێغەمبەر و درودی خوای لەسەر یعنی چی لا يرد القدر إلا الدعاء یعنی ئەو دوعای ئێمە دەیکەین ئەڵێن خوددایە پرسیاری ئاسانمان لێ بکە تووشی پرسیاری قورسمان مەکە تووشی ڕووداوی قورسمان چەند دەوێت چەندێ پشت ڕاست ناکەتن کە قەدەر هەیە قەدەر هەیە شێوتێتی نییە هەمی بۆری ژیانی بەڵێ قەدەر بوونی هەیە خۆمە لە ئەوڵی بەرنامەکەەوە ئەڵێن قەدەر هەیە بەس قەدەر چییە کە هەیە دووش دەبێ بزانی قەدەر ئەو سوالەیە کە خوددا لێت دەکە
دەستی تۆ ئەگەر تێدانێ جەنابەت ئێستا تۆ ئەو دەمەوێت سوالێ بژیت قەدەر هەیە. ئێستا ئەو پرسیارەی کە تۆ لە منت کرد ئێستا من و تۆ ئیتیفاقمان هەبوو ئەم سوالە بکەی ئەم سوالەی تۆ لە منت کرد قەدەرە چونکە من نازانم تۆ چ لە من دەپرسی بەڵێ قەدەر لێ چەندی بوو مەهات بەس وەڵامەکەی من زانە کەس محاسبەی تۆ ناکە لەسەر ئەو سوالەی کە تۆ ئێستا لە منت کرد کەس محاسبەی تۆ ناکە بینەران تۆ چکە سوالەکە دەکەی سوالەکەی تۆ بۆ من قەدەرە چونکە من ئامادەیم نەبووە تۆ پرسیارە وەڵامەکەی من خەڵک ئەڵێ محاسبەم دەکا بۆ چونکە خوداش تەشبیه نەبێ بە هەمان شێوەیە ڕووداوەکانی جیهان ئەو بەشەی زۆر بە کوردی قسە دەکەم ئەو بەشەی ڕووداوەکانی جیهان کە لە دەستی تۆدا نییە ڕوودەدا ئەوە قەدەرە کەواتە هەمومان لە ژیانمانە کۆمەڵە قەدەرێکەیە تۆ دەستت هەیە لەوەی کەوا ڕۆژ ئاوای لێ بەسەر بێ نا تۆ دەستت نییە بەس بە نسبەتی خەڵکێک دەستیان تای هەیە گوناهبار دەبن بەس کە ڕوودەدا دەستی توی تێدانی ڕۆژ ئاوای لێ دێ بەڵام کە تۆ دەی پیتاکی بۆ کۆ دەکەیتەوە کۆمەکی بۆ کۆ دەکەیتەوە و بایکۆتی شتی تورکیا دەکەی تۆ چیت کرد تۆ لێرە بەرسڤەکەی تۆ بەرسڤێکی تەواو بوو بە بەرسڤێکی ئینسانی یەکێکی تریشەڵە من حەقم چێ بەسەرەوە بوو بە چۆنەڵێ ناجح نەبوو لەو سوالێ کەواتە ڕووداوەکانی دنیا کە ڕوو دەدەن هەمیشە بە نسبەتی هەندێکمانەوە قەدەرە بۆ چونکە ئێمە دەستمان تێدانێت لە دروستکردنی بەڵێ کێشەوە مامۆستا کە بەحسا چەمکی قەدەرێتکەین ئەف چەندەتێتە هەزرامەک و تشتێک دەف خودی پلانداڕیشتیە بوو هەمووی تشتێکی ژیانەتی تەکردن آخرتنی ئەم ئەکتەرین خدا دوو قەدەری هەیە قەدەری تەکوینی کە عیلاقەی بە کەونەوە هەیە و بم بەر سەرما و گەرما و زستان و هەسارەکان و پلۆت و عتارد و ئیدی چی دەڵێ بڵێ هەتا ڕۆژی قیامەت و چۆن دەبێ و چۆن نابێ ئەمە هەمووی دەستی خودای تێدایی ئێمە نییە بەس ئێمە لەم دنیاەدا چ دەکەین چۆن هەڵس و کەوت دەکەین خدا دەڵێ بمپەرستن وانە زۆری لێ نەکردووی دەڵێ ناتپەرست هیچ لێ ناکە ئەوە چی بوو بەرسبی تۆ بوو تۆ وەڵامت دا و گوتت ناتپەرست ئەبینی بەڵام ئەوی دیدە دەیپەرستێ ئەو وەڵامی خۆی داوەتەوە کەواتە زۆر ئاسانە ینی خەڵک لە خۆی تێک نەدا خەڵک ئێوێ ڕابکە هەندێکی بۆ ئەوەی بڵێ من هیچم لە دەستا نییە نە پێغەمبەر درودی خۆی لەسەر کە ئەفەرمێ لا يرد القدر إلا الدعاء ئەمە لەو نوع دوعایە کە خەڵک ئەیگوت خودای ئێمە حەزەکەین سوالێکی ئاسانمان لێ بکەین ڕووداوەکانی کە دێتە ڕێمان ڕووداوێک ئەرێ بەیانیان کورد لەسەر مەزەبی کورد هەمووی نوێژی بەیانیانەکە دوعای قنوتە خوێنێ ئێکە دوعای قنوت ئەم کوردە ئەی خوێنێ خۆ لە دوعای قنوتە چیەڵێن هەمویان ئەڵێن وقنا شر ما قضيت وقنا شر ما قضيت دوعای قنوت کە بەیانیان هەموو کوردەی خوێنێ یعنی چی یعنی ئەو سوالانەی کە بۆمانت داناوە قورسە بمان پارێزە لەوەی کە ئێمە یارمەتیماندا بۆ ئەوی وەڵامێکی خراپ نەدین و جا دێتە سەر ژیانی پێغەمبەر درودی خۆی لەسەر خدا لە قورئان دەفەرمێ كل يوم هو في شأن يعني تۆ بەردەوام کە دوعا دەکەی خدا كل يوم هەموو ڕۆژێک دەستکاری ئەو سوالانە دەکە ئەی شەوی لێلة القەدر خەڵک بۆ دادەنیشێ کەواتە دەستکاریکردنی ساڵانە هەیە بۆ سوالەکانی خدا خۆی بۆت ئاسان بکە کەواتە خدا کۆمەڵێک سوالی بۆ تۆ داناوە لە ڕێگەی ڕووداوەکانەوە لە دەستی تۆ دانیە بەڵام تۆ لەسەر وەڵامەکانی اینجا بڕوان سەر پێغەمبەر درودی خوای لەسەر پێغەمبەر حەزەری هەبووە پێغەمبەر درودی خوای لەسەر دوو قەڵغانیان بۆ هێناوە توێتی ئەویان باشترە پێغەمبەر سوپای هەبووە جێیشی هەبووە ئەوجا پێغەمبەر درودی خوای لەسەر خەندەقی لێداوە بە دەوری شارەکەی خۆیدا نەیوتوەمانە بۆ قەدەر بەجێ وانە هەموو لەسەر ئەوانە ئەوجا پێغەمبەر درودی خوای لەسەر هیجرەتی کردووە چۆ دوو ئەسپی باشی هێناوە چوە هاوڕێیەکی باشی هەڵبژاردووە چوە ڕێگەکەی گۆڕیوە چۆتە نێو ئەشکەوتێکەوە خۆی شاردوتەوە ئەوجا خەڵک هاتووە ئەسپی بەرەڵا کردووە وشتری بەرەڵا کردووە و توێتی تەوەکەلت عەلی الله و توێتی عاقل هاوە تەوەکەل بیبەستەرەوە ئەوجا بڵێ تەوەکەل بەخوا ئەوجا فەرمیوەتی فر من المەزدوم فرارەکە من الأسد هەندێک نەخۆشی هەیە نەخۆشی بڵاوە بێتەوە چۆن لە شێر ڕائەکەی ئەوەش لەو نوع نەخۆشە ڕابکە مامۆی ئەسبابە پێغەمبەر درودی خوای لەسەر باسی کردووە بۆیە ئێمە ئێستاکە چ دەڵێن کاتێککە ڕووداوێکی هاتو چوەگەر خەڵک خراپێکی ئەوەیە هەموو ڕووداوەکانە خاتە سەر قەدەر گوتم ئەگەر هەموو ڕووداوەکان لەسەر قەدەر بێ خەڵک بۆچی ئەچێ شکات لە دکتۆرێکەکە ئەڵێ ئەو دکتۆرە باوکی منی کوشت بۆچی شکاتی لێکە ئەگەر قەدەرە ئەگەر ئەجەلی هاتووە و قەدەری هاتووە بۆچی شکات لە دکتۆرەکەی بۆچی شکات لە دکتۆرەکەی کەواتە دەستی باشە بۆچی ئەچین بۆ قسمی تەختیت لە مرور ئەڵێن با تەختیت بێ ڕاوەستە ئەم حادیسەیە ڕوویداوە با تەختیت بێ خۆ ئەگەر هەموو ڕووداوێکی هاتو چۆ قەدەر بێ ئەبێ مرورمان نەوێ ئیدی لە هەمان کاتی شات بەشی تەختیتمان لە دائیرەی مرور نەوێ
بۆچی کاتێک کە یەکێک دەکوژی ئەرێ بە غەڵەتیش یەکێ بکوژی خدا چی داناوە عقوبەی دانەناو بۆی بەڵێ ئەی بە عەمدەن بیکوژی هەر بۆی دانەناوە ئەی بنەڵێ ئەجەلی هاتووە ئەگەر ئەجەلی هاتووە ئەی خدا بۆچی عقوبەی بۆمان داناوە بە هەڵەش بیکوژی و بە عەمدەنیش بیکوژی عقوبەت هەیەتەوە کەواتە هەموو ئەمانە پێمان دەڵێ تعویز وەڵاڵن ئەو ئاژەڵە چۆن ئەو مەزرعەیەوە کورە چی بکەین کاکە قەزا و قەدەر بوو نەخێر ئەبێ تعویزی کەیتەوە کەواتە هەموو ئەمە پێمان بەڵێ ئەبێ چەندی مامۆستا سەرچاوە نەگرتیل چەندین ئاەت قورئانی و چەندین فەرمودن پێغەمبەری بە هەڵە تێگەیشتن لە ئاەتی قورئان چەوە ئاەتەکە بە غەڵەت تێگەشتووە واتە سەورەکە کە خوددا بەڵێ خۆ حەدیث گەلەکە واضحە کوت بێژیتن هەر زارۆکێکیش دایک بیتن بکەت برزقه و ئەجەلیه و عەمەلیه شقی و سعید زۆر باشە خوددا عەلیمە بەوەی کەوا ئەم ئینسانە چ دەخوا چ دەکات چەند دەژێت چۆنە بێ و چۆنە بێ نەک ئەوە کە خوددا هەموو ئەمەی بۆ بڕاند بێت و ئەگەر وا بێت و ئیسە بۆ ئیش دەکەی بۆ کار دەکەی بە هەمومان بچین دانیشین لە شوێنی خۆماندا بچین دانیشین و بڵێن ئێمە لە سکی دایکمان و ڕزقمان بۆ نووسراوە ئەرێم هەموو ماندوو بوونە چی ئەیکەین ئەم هەموو خوێندن و ماستەر و دوکتۆرا و ڕاکەڕاکەیە بۆ ئەەکەین ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ڕزقی هیچمان لە ئاسمانەوە فڕێ نادرێتە خوارەوە بەڵکو خوا دەفەرمێەوە فی السەماء رزقکم وما توعدون تۆ بەوە تەفسیری کەی کەوا دابنیشی هیچ نەکەی نەخێر مفەسیرین دەڵێن خدا پێمان دەڵێ ئەسبابی ڕزق هەمووی لە ئاسمانە یعنی چی هەتاوان بۆ دروست کردوون هەوان بۆ دروست کردوون بام بۆ دروست کردوون بارانم بۆ دروست کردوون ئەوە ڕزقەکەی هەرچەندە بابەت گەلە گەرمە و گەرماتیە خوددا بەلێ نەچاریم چینەت ناو بەڕێکێداوە بزەوری نەردەفەوە فەرموو بینەرن بەڕێز دووبارە سەڵافوە بن بەردەوامین سەرمژارە قەدەرە تاک و نەتەوەی مامۆستا هێژا ئەم بزانین زانا و عارفین کورد چەوە ئانکوچن شین دەستێک هەبووە سەبارەت بابەتی قەدەرێ و چشمەڕا گوتیە و شروعبەکردنەوەن چ شێواز بووە بەڵێ مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیز بە ڕەحمەت بێ لە کتێبی سەرچاوەکانی ئاین لە کتێبی سەرچاوەی ئاین دەڵێ لە تەفسیری ئەم ئاەتە لەها ما کەسەبەت هەر نەفسێک یعنی لەها ما کەسەبەت و عەلەیها ما اکتەسەبەت ئەمە چۆن شەرحەکە بە کوردی ئەڵێ خالق خودایە کاسبە عیباد خالق خودایە کاسبە عیباد ئەو قسەی کە من کردو سەردەم بە لەهجەی سەردەم چ دەڵێ یعنی خوددا پرسیاری لە ئێمە کردووە کەسبە کاسبە عیباد یعنی ئێمە چۆن وەڵام دەدەین ئێمە چ دەکەین ئەو کەسبە ئەوە ئێمە بەدەستی ئەوە ئێمە بەدەستمان هێناوە ئێمە بەدەستمان هێناوە جا ئەو زۆر باسی ئەوە دەکا دەڵێ ئێمە چۆن دەزانین ئەو کەسەی لە دنیاشە ئەڵێ کورە خوددا هیدایەتی منی نەداوە و ئیتر خۆشی هیچم لێ ناکە ئەڵێ بەڵگە ئەوەیە ئەبێ ئێمە ئێستا قیامەتمان نەدیوە بەس ئەڵێ خوددا لە قورئاندا قیامەتی بۆ باس کردوین ئێمە ئێستا بابزین ئەوەی لە دنیا ئەڵێ خوددا هیدایەتی منی نەداوە بابزین لە قیامەت چێڵێ لە خوددا فەرمێ لە قورئاندا فەرمێ لە قورئاندا دەفەرمێ کە ئەوانە لە ڕۆژی دواییدا چی ئەڵێن ئەڵێ لەو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير کەواتە لەوێ دەرەکەوێ وەڵامەکە ئێستا خوددا پێمان دەڵێ کە لەوێ چ دەڵێن ئەڵێن وەڵا ئەگەر خۆمان عەقڵمان بەکار بهێنایە و جۆمان بگرتایە ئێستا ئێمە ناکەوتینە دۆزەخەوە کەواتە لەوێ وەڵامت دەست دەکەوێت کە ئەم مەسئلەی ئیمان و هینا کەسبیە دەبێت تۆ خۆت هەوڵی بۆ بدەیت نەک بیخیتە سەر خوددا بڵێ خوددا منی بێدین کردووە خوددا منی دیندار کردووە یا مەسەل هەندێک دەڵێ وما أضلنا إلا المجرمون ئەی دەی باشە بۆ ناڵێن خوددای خۆ دوال لێکردین هەموو وەڵامەکان لە قیامەت خوددا بۆمانی باس کردووە لە ئیستەوە دەزانین لە قیامەت بێباوەڕان دەڵێن وما أضلنا إلا المجرمون تاوانباران ئێمەیان لە ڕێ دەکەن کەواتە متکانی بژنێ مەفهومی قەدەرێ دەما بخەلەتی هاتیە گوتن بەروەیەکی بووە کە بەرمەسئولیەتی پڕاون ئەوە ڕاستە یعنی وشەی قەدەر هەیە قەدەر هەیە خوددا باسی کردووە ئەو شتانەیە کە لە دنیادا دێتە ڕێگەت و دەستی تۆی تێدا نییە بەڵام چۆن وەڵام دەدەی چۆن وەڵام دەدەی چۆن باسەکە لێرێ باسەکە لێرێ چەندین ئەفرەت هاتۆتە ڕێی تۆ ئەوت نەویست ئەوت نەویست ئەوت نەویست ئەمت هەڵبژارد لەم هەڵبژاردنە تۆ مەسئولی ئەوانەی تر قەدەر بوون هەمووی بۆ تۆ بەڵام تۆ کامیت هەڵبژارد ئەو اختیاری تۆی دەست گەل هەڵبژاردنەوە منجی ئیرادە خودێکی لەسەر هەبووە نازانم کەوەل ممکەتن ئەزوێ چەندی بکەم نابێ ئەگەر بوای کرد بێ ئەو کاتە محاسبەت ناکە پێغەمبەر بۆچی دەفەرمێ فاظفر بذات الدين معنای تۆ اختیار تنكح المرأة لأربع لأوو 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 فاظفر بذات الدين معنای وایە پێغەمبەر دەفەرمێ چوار اختیارت بەلای کەمەوە لە بەردەمە تۆ ئەڵێ کەسی دیندار و ئایندار هەڵبژێرە معنای وایە تۆی هەڵی دەبژێری نوێش تەواو دەکەی خدا نوێژی جمعە تەواو دەکەی خدا چ دەفەرمێ فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله برون إيشكن برون كاركن يك ساعته
نوێژی ئەوە جا ئەمە مامۆستا مەلا عەبدولکەریم لە کتێبی سەرچاوی ئاینە ئەڵێ خالق خودایە کاسبە عیباد لە کتێبی نوری ئیسلام هەری مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسە لە تەفسیری ئەم ئاەتە چ دەفەرمێ دەڵێ خوددا دەفەرمێ ئین الله علیم بما يفعلون خوددا دەزانێ ئێمە چ دەکەین بەس خۆی پێی نەکردوین تەنانەت علیم بذات الصدور جی بەڵێ ڕاستە کەواتە ئەگەر خوددا یەقینەن خوددا دەزانێ ئێمە چ دەکەین تا مردن بەس ئەگەر خۆی پێی بکردینایە لە چاکە هیچ پاداشی نابێ بدات پاداشمان بۆ ئەداتەوە باشە لێرە ئەگەر بە خراپەش بێ بۆ زامان دەدا پرسیارە لێ گرنگتر خۆ درست کەتن مامۆستا دەما خودای مەزن زانین هەبیتن سەر من کە ئەس بوو نمونەدی کوشتنی کەم ئەرێ بوچی خودی تعالی ڕێکە کوشتنیش من ناگریت بوچی لمدگارت ئەس کوشتنی بکەم ئەمە اختیبارەکەیە ینی تۆ مامۆستای تۆ چاک دەزانی لە ئەوەڵی ساڵەوە هاتووی چەند دەرسد وتۆتەوە ینی بە خیبرەی خۆت دەزانی فلانە کەس ڕاستی بدەبێت دەزانی تۆ دەڵێ ئەم برادر مامۆستاک هەموو هەوڵەکێت گەلدەم کە ساقط نەبێت ڕاستە بەڵام دوای هەر دەبێت نسبێ ڕسوبت هەر هەیە دوای وانە کەواتە ساڵێکی دیش هەر مەجالێ دیتەوە وانە حکوومەتی شەروایە تربیە شەروایە وانە جاریوە دەوری سێمیشی هەردەدەنەوە ئەدامان هەمووی ئێمە ئێستا لە دنیادا لەو ئیمتیحانین خوددا ئەوێت تەدەخل نەکا لە اختیاری ئێمە خوددا اختیاری پێمانداوە و هەدەیناه النەجدەین ئێمە هەڵدەبژێرین بۆیە ڕووداوەکانی دنیا بۆ هەمومان وەکو یەکە ڕووداوەکانی دنیا بۆ هەمومان وەکو یەکە بەڵام بەرسفی هەمومان جیاوازە خوددا لەسەر هەیە ینی دەرۆزەکەرێکی مستحق دەماڵ دەکای چی نادەنێ هەر دەڵێن خوا بداتی آخر خوا بۆ تۆی ناردۆ بیدەیتێ خوا چۆن لە ئەسمان بۆی فڕێ ناداتە خوا بۆیە ناردێ بەردەرگای تۆ بیدەیتێ کاتێک کە تۆ ئەیدەیتێ مستحقیشە تۆ ناجح بووی ئەوانی دیکە ڕاستی بوون بەڵام ئەگەر خوددا وا بکات تۆ بیدەیتێ هیچ پاداش تێکردنیە خوددا وا بکات تۆ نەیدەیتێ ئەبێ سزاشت نەدا جا مامۆستا مەلا عەبدولکەریم بەڕەحمەت بێ لە کتێبی نوری ئیسلام کە دەڵێ ئین الله علیم بما يفعلون ئەڵێ ئەمە ئەکا بە شعر ئەڵێ خوددا ئەزانێ ئەزەل تا ئەبەد چی ئەکا ئەسعەد چی ئەکا ئەسوەد ئەسعەد باشە و ئەسوەدیش خراپە یعنی خوددا لە ئەزەلەوە هەتا ئەبەد ئەزانێ ئەم ئینسانە باشەکان چیەکەن خراپە خوددا تەدەخولیتیان نەکردووە خوددا تەدەخولیتیان نەکردووە لەبەر ئەوەیە کاتێک کە دێ محاسبەیان دەکە بۆیە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ڕابردوو هەمووی بۆ ئێمە قەدەرە من و تۆی ئێستا کوردین هەرچی لە ڕابردوو بەسەر کووردا هاتووە بە هەرچی بێ دەستی من و توی تێدا نیە بەڵام هاتووە بە باش و خراپیەوە مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ڕابردوو بۆ ئێمە قەدەرە چونکە دەستمان لە دروستکردنی نەبوو بەڵام ئایندە مستەقبەل بۆ ئێمە تەکلیف و واجبە بۆ چونکە ئەوە ئێمەین لە ئێستاوە درستی دەکەین ئێمەین لە ئێستاوە درستی دەکەین بەڵێ تەفسیرەکە دیترجی هەیە مامۆستا هەت ناوە زانایان عەقیدەدا و وان بوارانەکە ئاختن لەسەر بکەن بژنی قەدەر ئەو تشتێ خودی تعالی دانایت ئەزەلدا و قەضا ئەو تشتە ئەوێ ئەم تەنفیزە ئیرادە خودێت کەین کەواتە ئەم مینە ئەکتەرێکە تێنە هەژمارتن وێت کەین وێ خەریتە جێبەجێت کەن ئەوە خودی بوو مەدانایت ئەف تشتە چەند ڕاستە خوددا سوئالی لێکردین خوددا سوئالمان لێ دەکات لەسەر سوئال هیچمان پێ ناڵێ بەڵام لەسەر وەڵامەکەی ئێمە لەسەر وەڵامەکەی ئێمە ئەو بەشەی کە قەدەری تەکوینیە خوددا هیچ پرسیارمان لێ ناکە خوددا قەت ڕۆژی قیامەت ناڵێت تۆ بۆ کورد بووی بۆ ئەسمەر بووی بۆ بێڵێ لێرە لەدایک بووی بۆ ڕۆژی ئەوەندە لەدایک بووی بۆ ڕۆژی ئەوەندە وەفاتت کرد خوددا لێت ناپرسێ لەم سوئالانە بۆ باڵات بەرز بوو بۆ باڵات کورد بوو ئەمانەت لێ ناپرسێ بەڵام لێت دەپرسێ کە تۆ هەبووی کورد بووی چیت بۆ کورد کرد لێت دەپرسێ کە موسڵمان بووی چیت بۆ دینەکەت کرد لێت دەپرسێ کە ئینسان بووی چیت بۆ ئینسانیەت کرد ئەمە پرسیاری خۆ vêgavkê zarokê ki ji dêj dayîk bîtin it nava xêzaneka musilman da û an nava xêzaneka mesîhî da yan her dînekê dîk hebîtin erêt vî demey da ev qeda e ev qeder e ev ixtiyar e قەدەرە بەدەست من بن و تۆ بۆ لە فەڕەنسا لەدایک نەبووین وەکو گوتم بوونەکەمان قەدەرە بۆیە کە تۆ بەپێی ئەو زانیاریانەی کاتە بۆیە خوددا دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا خوددا عەزابی کەس نادا هەتا وەکو یەکێک کەسانێک حەقیقەتی جوانیان پێ نەوت بێ و مەگەر ئەو خۆی نەیویست بێ ئاوا بەو شێوازە لەبەر ئەوەیە ڕۆژی قیامەت ئێمە مافی ئەومان نییە حکم لەسەر کەس بدەین خوا خۆی دەزانێت پرسیاری قورسە ئەزانی چیە ئەگە باسی ئیسلام کەی یەکێک لە دایک و باوکێکی موسڵمان لە دایک بووە پرسیارەکەی ئەو زۆر ئاسانە چونکە لەوێ بووە تۆ ئێستا محاسبەی فەڕەنسیە بکەی بڵێ ئەو فەڕەنسیە بۆچی موسڵمان نابێ کاکە دایک و باوکی مەسیحیە چی بکات چۆن موسڵمان بێ وانە کەواتە ئەم نکارین چ کەسێکی تومەتبار بکەین کوفری هەر تشتێکی بەڵێ ئەو مامۆستا ئەحمەدی موفتی زادە بە ڕەحمەت بێ دەفەرمێ ناتوانین لە دنیادا بڵێین
یەک کافر ئێمە بەتەحدید ناتوانین بڵێ ئێمە ئاگامان لە ژیانی کەس نییە ئێمە ئاگامان لە لایەنە شاراوەکانی هیچ کەس نییە جا لەبەرەوە ئەم مەسەلەی قەدەرە خەڵک بۆ تەمبەڵ و تەوەزەلی هەندێک بەکاری دێنێ مەلای گەورەی کۆیە بە ڕەحمت بێت لە تەفسیرەکەیدا لە بەرگی نۆ لە بەرگی نۆدا ئاماژە بەوە دەکا کەوا دەڵێ کابرایەکە بوو هەر لە کۆیە دەڵێ کابرایەکە بوو پێم دەگوت ئەوە چی دەکەی دەیگوت وەڵا ئەگەر خوا حەزکە ئەوە دەکەم ئەگەر حەزیش نەکە نایکەم ئەمە دەوە چی دەخۆی دەیوت وەڵا ئەگەر خوا حەزکە ئەوە دەخۆم ئەگەر حەز نەکە نایخۆم یعنی ئەوەندە کە ئەنە بڕای بە قەدەرە ئەڵێ ڕۆژێک کات بۆ لام کۆیە تەبەن ئەو کاتیش هەر سەر بە هەولێر بووە ئەو قەزایە ئەم لیوا بووە ئەڵێ وتی معاملەیەکم هەیە ئیشێکم هەیە لە لیوا یعنی لە هەولێر بەڵکو واستەیەکم بۆ بکەی وتی منش هەر بە زمانی خۆی ویستم تاقیکەمەوە وتم ئەگەر خوددا حەزکا دەبێ و خوددا حەزکا حەز نەکە نابێ وتی مامۆستاکەی وەختی ئەو قسانێکە کە عەجەلەمە بڕۆ کەواتە وتی چی هەندێک کەس هەیە کە شتەکە لە بەرژەوەندیان بوو دەڵێ قەدەرە لە بەرژەوەندیان نەبوو ناڵێ قەدەرە یعنی ئەو کەسەی کە ئۆتۆمبیلەکەی پیایدا دەچێشن و زەرەر دەکا چشکات دەکات داوای تعویز دەکات داوای دەفتەر دەکات دەڵێ هەر نامەوێ ئەو سیارێ بەلەوەتەکە قڕانە پیرۆز هەیە بێژیتن نەبێژە ئەزێ سەبەهی فلان کاری کەم ئیلا ببێژی خودی حەسەن ڕاستە چونکە بەڕاستی تۆ نازانی ئەو هۆکارە نادیارانە چین دێ دەڕێت چێ لە بەیانی باران نابێ لە ئیشەکەی تۆ هەموو تێکەچێت کەواتە حەقتە بڵێ ئینشاء الله و حەقتە بڵێ ئیلا ئەن یەشاء الله یعنی بە معنای سەردەم کۆمەڵە هۆکارێکی ذاتی و مەوزوعی هەیە ذاتیەکە ئەوەیە تۆ ئەڵێ بەیانی ئەچم بۆ فلانە شوێن باش نییە ئەو چوونەی تۆ پەیوەستە بەوەی کەوا کەش و هەوا لەبار بێ ئێگە بارانباری ئەو زروفی مەوزوعی دەستی تو تێدانی و ئیشەکەشت نابێ کەواتە دوعایەکە دەیکەی ئینشاء الله بۆ فێڵکردن نییە دوعایەکە دەیکەی دەڵێ خوددایە وەڵکو زروفە مەوزوعی چ کاریگەریە خودی دەمەی دادێ بیتن مامۆستاگەر ئەگەر پرسیارکردن ئانکو وەکو بێنێ لێ پێچینەوەل سەر کار و کریارە من بیتن دعای چ ڕول هەیە دعایا مرۆڤ دکەتن دعا وەکو ئەو وایە چۆن یاڵێ پێغمبەر فەرمی لا يرد القدر إلا دعاء خدا فەرمی كل يوم هو في شأن دەبینی دوعا بۆ ئەوەیە کە پرسیارەکان ئاسان بێ یعنی چی یعنی تۆ تەڵەبەت هەیە حتما تەڵەبەت هەیە قوتابیەکانی تۆ چیت پێ دەڵێن مامۆستا تخوا وەڵای بارودۆخەکە خراپە کورە وەڵای مامۆستا ئیش نییە فلان نییە مامۆستا تخوا لە ئیمتیحان تۆزێ زورن کۆمەڵەشتت بۆ ئەڵێ ئەو کۆمەڵەشتە وەکو دوعا چییە دوعا تەڵەبە داواکاریە پاری نەوە یعنی جۆرێک لە پارانەوەی مامۆستا کورە ئاوایە باوکمان ئیشی نیە دایکمان ئەوە وەزعمان وایە خراپە ئەومان وایە مەش مشکلەمانێ دە مامۆستا تۆزێ دەست سووکە پرسیارەکان ئاسانکە چ دەکەی تۆ پرسیارەکانی تۆ قەدەرە بۆ ئەوان بەرچاف تۆزێک بەێ دەسێتت خۆش مامۆستای بەڕێز دیسان مەدوێتن بەشێ دوێ دا بچینەت ناو شارین کوردستانێدا و بپرسین ئایا مافخاریە کورد وەک گەلێکی مافخاری ئایا قەزا و قەدەرە یانژی شتێکی دیترە بفەرمە نە قەزا و قەدەرە و نە بێ ئاگایی خۆشی نییە ئاگای لە خۆیەتی بەڵام بە زۆر وای لەکرێت ینی بە ناچاری وای لەکرێت بە خۆشی خۆی نییە بە حەزی خۆی خۆی زانێکی بکە ئەرزانێ بۆ وای لەکرێ بەڵام هیچ دەسەڵاتێکی نییە و بە زۆر ناچارێکرێ وای لێک ئەوانەی کەوای لەکەن بە توانا و دەسەڵاتدارن زۆردارن تەمایان لە ئەم خاک و ئەو سەروەتەی ئەم وڵاتەیە هەیە ئەوێ بیبا بۆ خۆی نایەڵێ تۆ بیخۆیت لێ دەسەنێ بە زۆر ئەبەت ئەس هیچ ڕەنگەکی ئەف ئەوە کوبسەرێ کوردەوەتی هەندە ساڵە هاتۆنوکە ئەس قەزا و قەدەر نۆبینم بەلکو هەمی سەرمە وەکو ملەتی کورد میتەوە دوێتن ئەم وەکو کورد خو یەک بخین خوڕێک بخین و بکەینە یەک پەیام قەدەر هەگەر ئەس خاڵێکی بوزێ دەرکەم ڤەدەر ئەوانکو تشتێک ئش ڤەدەر شیانت بەشەریەتێدا یعنی تشتێکە شیانت مرۆڤی دەردکەون وی دامیداد بیتە قەدەر تو ئەگەرێ وێ ڕیدانێ نابیت لە ڕاستیا بەڕای من ئەوە بێ ئاگاییە چکەمە بە کوردیەکەی ئێمە زۆر دواکەوتین بۆی کەبی لۆ بکەینەوە کیانێ بۆ خۆمان دروستکەین واش کا دەویستوشمانە کیانێ دروستکەین یان هەوڵێ بەین شتێ بۆ خۆمان دروستکەین دوژنەکانمان پەلاماریان ناین بەڵگەشەوەی ئەو چەند ساڵی پێش ئەمت بینیت کەڤندۆ ما کوردۆم کورد خەبۆتێتکەین و تێت کوشین و شوڕەشاتکەین بۆ هەندێک و بگەینە خەون و ئۆرمۆنجێن خو و ئەم بینی هەر گۆڤک وەکو کوردۆن پێت خودۆنە بەرخودێن بینی کەفتن جارێکۆ دیکە میلەت بێگایە سە قەزا و قەدەر کە تۆ قەزا و قەدەر شتێکە کە دروستە بێ بۆ نعنی نازانی ئەڕۆی شتێکە کاگاو لێ نییە دروستە بێ بۆ بەس ئەمەی کێسە میلەتی کورداوە بە سەریاتەوەمە قەزا و قەدەر نییە ئەمە میلەت خۆی بێگایە
هەر ئەوەیە باردۆخی لەوێ منطقێتیتە ئەگوزەریت ئەوە لە ماکەت کەلەمە بیتە قەزا و قەدەر مثلا بۆ نمونە ئەگەر کووردا لێڤەکە ئاوێ هەبووە بۆ حەیرە بووە لێڤەکە منطقاوی دا مەوزوعە بەناوحەکی دیبیت سپاس بۆ بەشداربوونی بەڕێز هەر بژین ئاخفتنێتوە جوان و جێ خوددا بوون سەرکەفتی بن ئینشاءالله بامۆستا هێژا بهینە سەر وێ چەندێ چوون نەتەوەی کورد ئانکو ئەم شێن ببێژین چاوە نەتەوەی کوردت کاریتن قەدەراخو دیار بکەت و بەحەس القەدەری بکەتن سەبارەت ئەف هەموو نەهامەتیە تێنە سەرێ گەلەی کورد چتە ژێر قەدەرێدا یانجی شتێکی ترە بەڵێ زۆر گرنگە بزانین نەتەوەی تری هاوشێوەی ئێمە بەم شێوازە ژیاوە و ڕزگاری بووە مادام ڕزگاری بوو مانای وایە هۆکارێکی هەیە لە پاڵدا ئەوانە بدۆزینەوە مەبەستم ئەوەی بڵێم مامۆستا مەلا عەبدولکەریم لە تەفسیرەکەیدا دەڵێ ئەم ڕووداوانەی کە خوددا لە قورئاندا باسی دەکا بۆ خۆشی و چیرۆک جێڕانەوە نییە بۆ ئەوەیە کە سوودی لێ وەربگری تۆ بڕوانە ئێستا هەر فاتیحەی قورئان بخوێنە تاو الحەمدو تاوت نەکرد چ سوورەتێ دێ سوورەتی بەقەرە يعني حتى بیر کەرەوە ینی زۆرترین قەوم لە قورئاندا هاتبێتە باسکردن بەنی ئیسرائیلە بەتایبەت لەم سوورەتە سوورەتی بەقەرە باسی بەنی ئیسرائیلە سوورەتی ئالی عیمران باسی چۆن دەڵێ نەسارا و ئەهلی کتابی ترە ئەوی ترە کەواتە چەندەومە بەسدارە کە زۆر بەحسە بەنی ئیسرائیل کردە بەڵێ ئەڵێن بەس سوورەتی بەقەرە ئەسڵەن سوورەتی بەقەرە بۆ ناوی بەقەرەیە لەبەر بەقەرەکەی بەنی ئیسرائیل بەقەرەی بەنی ئیسرائیل سە باسیەکەم بە کورتی یعنی بۆچی ناوی بەقەرەیە خۆ سوورەتێک بە ناوی بەقەرە بەقەرەکەی بەنی ئیسرائیل ئەوە گرفتێکە نەخۆشیەکە قەزەیەکە مهم کە ئێمەش تووشی بووینە ئەبێ ئاگداری بین ئەو چ تشتە سوورەتی بەقەرە خۆی بۆ خۆی تەماشایکەی 115 ئاەتی باسی بەنی ئیسرائیل دەکە یعنی 140 سوورەتی بەقەرە باسی بەنی ئیسرائیلە هیچ پێغەمبەرێکیش لە قورئاندا بەقەدەر موسا باسی نەکراوە سەلامی خوای لەسەر زیاتر بەست و فەلسەفە پژوی چەند ئەوەیە خوددا پێمان دەڵێ بۆچی لە نێو 25 پێغەمبەر هاتوۆتە باسکردن موسا لە هەمووی زیاتر سەلامی خوای لەسەر ئەو ئەزمموی لێوەربگرن لە نێو هەموو ئەقوامدا بۆچی بەنی ئیسرائیل زۆری قورئانی گرتووە ئەڵێ سوود لە ئەزمموی ئەوان وەرگرن یەکەم سوورە یەکەم قسە ئەوەیە خوددا بە بەنی ئیسرائیلی گوت إن الله يأمركم أن تذبحوا بقرة بنكيرة أي بقرة يعني أما أمريكي خدائية أما قدريكي خدائية هر مانگایەک سەر بەر باشە ئەو جا گوتیان ئێمە نازانین ئەمە چ نەوعێکە پرسیاریان کرد مالە و نوها ئەبێ ڕەنگی چۆن بێ ئەو جا گوتیان قودرەتی چۆن بێ ئەو جا نێر بێ یا مێ بێ ئەو جا یعنی ئەمەندەیان پرسیار کرد زۆر درێژ بۆ مەسەلەکە تەسویف یعنی چی یعنی تەعجیلکردن خوددا دەفەرمێ فەذەبەحوها وما كادوا يفعلون كاتێک سەریان بڕی خەریک بوو هەر نەشیکەن ئەمە چییە ئەمە نەخۆشی یەکەمی بەنی ئیسرائیل بوو کە ئەمە ئەو نەخۆشی ڕقەمیەکەی ئێمەشە وەکو کورد هەلو فرسەتەکان کە دێتە بەردەستمان ئەمەندەی وردەکەینەوە ئەمەندەی وردەکەینەوە ئەمەندە بە دوایە ئەچین نایکەین ئێمە لە 2001ەوە خەریکی دەستورین 2001 من ئاگام لێ لە 2001ەوە پێشی ڕوخانی ڕژێم کورد ئەوێ دەستورێ بنووسێتەوە لە 2003 قسەی لەسەر کرد لە پێنج و لە چۆ ئێسش ئیشی لەسەرەکە هەتا ئێستا نێنووسیوەتەوە بۆ ئەمەندەی وردەکەنەوە ئەو کەلیمەی وابێ ئەوی تری وابێ ئەوەڵێ وابێ ئەوەڵێ وابێ ئیتر ناکرێ و تا ئێسش نەکراوە ئەمە نەخۆشی یەکەمە کە خوددا پێمان دەڵێ بەنی ئیسرائیل تووشی بوو دوو خوددا دەفەرمێ لە قورئاندا بە بەنی ئیسرائیل یا قەومی موسا پێیان دەڵێ یا قەومی اذکروا نعمة الله عليكم هەموو نیعمەتەکان درابوو بەنی ئیسرائیل ئێمەش ئێمە لە شوێنێکدا دەژین کە نوح داوای کرد خوددایە لە شوێنێکدان بەزێنە وەقل ربی ئەنزلنی منزلا مبارەکە مبارك نمقدسة نمقدسة مبارك جاء لمقدس مقدس بيروزة مبارك بركته مبارك تبريك ونهض لا بركة يقال بهالشون كوابي بوتري مبارك يعني فيه بركة بركة يعني زيادة يعني أم أرزي كنوحي لسر دابزي كأرزي إيميل هر شوار بارشي كردستان وسنتري هر شوار بارشي كردستانا همو بيداويستيكاني إيمي تداي دراساتی ئەم ناوچەیە پێمان دەڵێ ئێمە جگەل لە نەوت یۆرانیۆمیشمانێ ئێمە زێڕیشمانێ ئێمە هەمووی ئەمە دیراسەیە کراوە بەحسەیەکی ئیسپانی لە ساڵەکانی هەفتا بۆ عێراقیان کردووە ئەڵێ ئەم ناوچەی شیمالە یعنی ئەمە ئێمە سەتا هەفتای کانزاکانیش هەر لێرەیە ئەرزی زراعی ئێمە ئەرێ ئێمە بۆ ئیستیرادەکەین ئێستاکە نیعمەتەکانی خوددا ئەرزێکی باش ئاوێکی باش بارانێکی باش هەموو شتێکی چاک کەچی لە دەرەوە شتەهێنین ئەبین ئەمە قەدەر نییە خوددا ئەمانەی پێداوین ئەوە ئێمن کە نایکەین خدا دەفەرمێ وإذ أنجيناكم وإذ نجيناكم من آل فرعون
بە بەنی ئیسرائیل ئێوەم لە فیرعون ڕزگار نەکرد ئێبا خوددا ئێمەشی لە سەدام ڕزگار کرد لە دوای 16 ساڵەکەەوە چیمان کردووە ئەمە کارێکە کە خوددا بەوانی گوت بە ئێمەش دەڵێ خوددا بەوانی گوت چاکە بکەن و خراپە مەکەن قالوا سمعنا وعصينا وتی جۆمان گرت بەڵام بە قسەت ناکەین ئێمەش ئێستا هەرچی قسەی باشە دەکرێت جۆی لێ دەگرن و پێچەوانەکەی دەکرێت ناکرێت کەواتە ئەمەی کە بەسەرمان دێ نەڵێن قەدەرە نا ئێمە خۆشمان و دەوروبەرەکەشمان بەڵام خۆ بەنی ئیسرائیل چۆن ڕزگاری بوو ئەمانەی چارەسەر کردەوە بەنی ئیسرائیل لەو گرفتە بوون لە حاڵەتێکا بوون کە خوددا ئەوێ پێیان گەێنێ ئەو دنیاە بەڕێوە برن باش نییە قالوا لن نصبر على طعام واحد بە موسایان گوت ئەمە لەسەر یەک نەوە خواردن ئیدارە ناکەین ئەوەمان دەوێ ئەوم خودداتش لە فەرمێ ئەتەستەبدیلون الذي هو أدنى بالذي هو خير یعنی گەلێک کە لە ئومێدی شتی گەورەدا بێ نابێ بەشتی بچووکەوە خەریک بێ جۆری خواردنەکەی چییە ئەمە زۆر بەشتی بچووکەوە خەریکە بین شتە گەورەکانمان لە یاد کردووە ئەو جا خوددا دەفەرمێ ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة لقل يقدا أو أندن ناتبابون دلتان لأستي يقدا رقبو لبردش رقتر دي إما مقروانين لقل يكتر ده مقر إما لقل يكتر ده دلمان شان رقا خدا بواني قد بأسهم بينهم شديد خوان يكتر تهاودكن خوان لني يكترين لني ودبن خدا فرمي تحسبهم جميعا وقلوبهم شتى لدي ويدارو تماشي بني إسرائيل دكي يكلنا وقرفتي عنها لقل يقدا دليان جوازة إما مقر إما استاكوانين بۆیە خوددا لە کۆتاییدا فەرمووی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم کەواتە ئەوە قەدەر نییە ئێمە لە خراپیدا بژین بەڵێ گەرم سەحکەینە قسەتە بەنو ئیسرائیلیا کە چاوت قوڕان دەهاتیە بەحەسکردن عاقیبەتەوەن و دووماهی کەوان شناوچوون بوو نەمان بوو ئەرێ ئەف مەترسیە بوو گەلێک کورژی هەیە ئەگەرمە هەمان ئەو ساڵ و خەت ناو دەهبن بزانە یعنی پاش ئەو قۆناغە باشەی کە تیا ژیان سەردەمی داود سەلامی خوای لەسەر سەردەمی سولەیمان سەلامی خوای لەسەر دوای خۆیان جابوونەوە 12 بران ئەم 12 برایە دەیان چوون دەوڵەتێکیان دروست کرد ئەوەی شیمالێکە ئەوەی تریش هاتە خوارەوە جنوبیەکەی دروست کرد دوو برای تریان ئەوەی شیمالێکە ئاشوریەکان وێرانیان کرد ئەوەی جنوبیەکەش بابلیەکان وێرانیان کرد ئەو جا دوای ئەوە جارێکی تر هەستانەوە ئەو جا دوای ئەوە لە 71 ڕۆمانەکان هاتنەوە سەریان هەو بەردەوام یعنی ئەمە چییە پێمان دەڵێ ئێمە چۆن دەڵێ ئەبولقاسم الشابی شاعری تونس إذا الشعب يوما أراد الحياة فلا بد أن يستجيب القدر أجر قال جياني بوي قدريش ولامي داداته قدريش ولامي داداته بوي مولوي برحمة به لكتابي عقيدة مرضية على علم وإرادة وقدرة كوتا مامستای بەڕێز دەربارەی بابەتێ قەدەرێ کەمە بەحث کرد شڕۆی قورئانی و فەرمودین پێغەمبەری و زانا و عارفین کورد ئەم نەها بینە سەروی چەندێ سەردەریەکە جوان و تەندروست ئەم چەوەت گەل بابەتی قەدەری بکەین ئەگەر کورتترینژی بیتن هەر شتێک لە ئێرادەی تۆدا نەبوو دروست بوو پێی دەوترێ قەدەر بەڵام تۆ دەبێ بەرسفت بۆی هەبێ هەموو ئەو دەوڵەتانەی هەموو ئەو دەوروبەرەمان چ دەکەن لە ئاستی ئێمەدا ئەوان بۆ ئەوان کەسبە بۆ ئەوان کاری خۆیانە بەنسبەتی ئێمە دەبێتە قەدەر ئێمە وەڵاممان بۆ ئەو قەدەرانە چییە لەسەر ئەو وەڵامانە دێنە محاسبەکردن کەواتە قەدەر ئەو سوالانەیە ئەو ڕووداوانەیە کە دەستی ئێمەی تێدا نییە دێتە بوون خودداش لەسەر ئەو بوونە قسەمان لەگەڵ ناکە بەڵام لەسەر بەرسف و وەڵامی ئێمە و کاری ئێمە بەرامبەر بەو ڕووداوانە چییە قسەمان لەگەڵ کەواتە هەر وەک جەنابێتت بێژیتن قەدەر بوون هەیە بەلێت بێتن ئەم سەردەریەکە جوان و هەژیت گەڵ قەدەری بکەین ڕاستە دەستێتت خۆش مامۆستای بەڕێز بینەرین بەڕێز زۆر سپاس بۆ وێن هێژا کە هینجی بەشدار بوون گەلمەدات بینەریەدا هیڤیاماوە مەشیا بیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وێن هێژا بکەین و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کەوژیت ماندی بوون گەلمە تا دومای خەلەکێ و زۆر سپاس خدای مەزم هەمیان بپارێزیتن ئەت ئاستێکی پێتویدا بین هەمبەر ئەف تاوەرێمە بەحەسکری